دەیان خێزانی ڕووسی ڕۆژی یەکشەممە لە کاتی پێشبڕکێکردن لە فستیواڵی بووکە بەفرینەکاندا لە شاری کازان هاوکاتیش چێژیان لە کەشوهەوای زستان وەرگرت. ئێمە پێکەنی ناویترین و داهێنەرترین و نایابترین بووکە بەفرینەمان دروست کردووە کە ڕێگەی خۆی لە ساڵی 2020 بۆ 2021 کردەوتەوە. بەفرینەکانمان پڕن لە تەندروستی باش، شادی خۆشەویستی. زیاتر لە 25 بووکە بەفرینە لەلایەن دایک و باوکو منداڵەکانیانەوە دروست کران و ڕازاندرانەوە. بووکە بەفرینەکان تا ناوەڕاستی مانگی یەک لە پارکی شاری ئۆریتسکی دەمێننەوە. ئەمڕۆ زیاتر لە 25 کەس لە فستیڤالەکەدا بەشداریان کرد. 25 بووکە بەفرینەی جیاواز لێرە لە پارکی ئۆرتیسکی دەمێنێتەوە و بەردەوام دەبین لە هێنانی خۆشی و کەش و هەوای ساڵی نوێ بۆ ئێمە. ئێمە زۆر دڵخۆشین کە ساڵانە زۆر کەس بەشداریەکی چالاکانە لەم بۆنەیەدا دەکەن. ئێمە فستیڤالەکەمان بەدڵە و دڵخۆشین بەوەی فستیڤالەکە بەڕێوەچووە و بووە بە جێگای سەرنجی دانیشتوانیش. ڕێکخەرانی سێهەمین فستیواڵی ساڵانە ئەم ساڵ براوەیان دیاری نەکرد و لە جیاتی ئەوە هەموو بەشداربووانیان بە جووتێک دەستکێش خەڵات کرد.